ئەو بێرییە، بێری ژنی ماڵەیە. بێری لە کوردستان دەژی. شەماڵ هاوسەری بێری لە فەرمانگایەکی حکومیدا کار دەکا. بەڵام ئێستا ژیان لە کوردستان زۆر زەحمەتە. موچەکان لە کاتی خۆی داوەرناگرێن. بێری خەمی خێزانەکەی خۆی دەخوا. بە خۆی دەڵێ پێویستم منیش پارە پەیداکەم. من چێشتلێنەرێکی زۆر باشم. ئەو پەیجێکی سۆشیاڵ میدیا دەکاتەوە، خواردن دروست دەکا و دان دەبەزێنێت. بەڵام هیچ ڤیو باش وەرناگرێت. لەو نێوەندەدا کەژاڵ پەیجی تایبەتی خۆی هەیە بە خواردن و ستایلی تایبەتی خۆی. بێری دەڵێ واو زۆر کەس دیارە حەزیان لەو شێوازەیە. منیش بەتەواوی هەمان شت دەکەم. بەڵام دیسانیش هەمان. بێری داماو دەڵێ ئەی هاوار خۆ منیش هەمان شت دەکەم، بۆ خەڵک سەیری من ناکا. کەژاڵ دێتە خەیاڵی دەڵێ کێشە ئەوەیە تۆ هەمان دەکەی کە من دەیکەم. تۆ دەبی ستایلی خۆت بدۆزێەوە. تۆ دەتوانی فکرەی کەسێکی ترێ کۆپی بکەی، بەڵام دەبی واژووی خۆتی لەسەر بێ، دەبی شتێکی پێ زیاد بکەی. ئەو دەمە کە تۆ داهێنەریت کردووە. کاتێک بێری واز لە کۆپیکردن دێنێت و دەست دەکات بە ئەنجامدانی کارەکانی بە شێواز و ستایلی خۆی، هەموو شتێکی لێدەگۆڕێ. خواردنی کوردی و ژیانی ڕاستەقینە و وزەی دەبێتە براندەکەی. دوجار خەڵک دەیبینن چونکە ئێستا ئەوە ڕەسەنە. ئێستا دەتوانین بڵێین بێری و کەژاڵ هەردووکیان داهێنەرن.